ناوەندی نیشتیمانی بۆ مافەکانی مرۆڤ لەبارەی یەکلایکردنەوەی چارەنووسی سزادراوانی کەیسی سێجارە لە هەرێمی کوردستان سەردانی ڕێواز فایق سەرۆکی پەرلەمانی کوردستانیان کردو بە بەفی گەاندنی توێژنەوەیەکی ناوەندەکە سەبارەت بۆ بابەت و هەروەها ئەنجامدانی چەند کارێکی هاوبەش لە نێوان پەرلەمان و هەروەها ناوەندی نیشتیمانی بۆ مافەکانی مرۆڤ. گفتوگویم بابەتاکەین لەگەڵ میوانەکەمان کە ڕاستەوە خۆ لە ستۆدیۆ لەگەڵمان ئامادەی جنابیان کارمەند مەحموود پارێزەری ڕاوێژکار. کارمەند بەخێر هاتی. کارمەندەمێ سەرەتا بزانم کە سزای لە سێدارەدان چییە و بۆ کێ دەردەکرێت؟ ئەم سزای دەتوانێت بێتە هۆکارێک بۆی کە چارەسەری ئەو کێشانەی خودت با بڵین ببێتە هۆکارێک بۆ دووبارە نەبوونەوەی ئەو تاوانە گەورانی کە لە هەرێمە ئەکرێت؟ بەڵێ زۆر سپاس بۆم دەرفەتە خۆشحاڵم لە خزمەتانم. دیارە سزای لە سێدارەدان لە ناو یاسای عراقیە و ئەو یاسایانەش کە لە هەرێمی کوردستانە جێبەجێکرێ سەختترین و قورسترین سزایە. دیارە ئەم سزایە بۆ ئەو کەسانەیە کە یەکێک لە هەرە تاوانە قورسەکان، تاوانی کوشتن، تاوانی تیرۆرکردن، تاوانی بازرگانیکردن بە مادەی هۆشبەر، بۆ ئەو تاوانانەیە کە یعنی زۆربەی جار گیانی کەسێک تیا ئەچێت، بۆیە لە بەرامبەرە یاسا سزای لە سێدارەدانی بۆ داناوە. دیارە ئێمە ئەگەر سەیری یاسای سادانی عراقی بکەین ڕقم ساڵی 1969 هەموارکراو لە کۆمەڵێ موادی زۆرە ئەم سزایی چەسپانوە. دیارە لە هەرێمی کوردستان هەر ئێستا ئەم یاسایە جێبەجێکرێت. بەڵام ئێمە گرفتێکمان هەیە لەسا لە هەرێمی کوردستان. گرفتەکە ئەوەیە لە هەرێمی کوردستان لە ناو یاساکانە سزای لە سێدارەدان وجودی هەیە. ڕۆژانەش لە ناو دادگاکانە ئەم سزایە ئەکرێ بە قەرار و حکمی پێ دەرەچێ. بەڵام لە ئەرزی واقعا ئەم سزایە جێبەجێ ناکرێ و ڕاگیراوە. بەڵام لە عێراقا لە ناو ڕاست و باشووری عێراقا کە ئێمە لە ناو یەک دەوڵەتی فیدراڵیان لەوێ سزاکە ڕۆژانە جێبەجێ ئەکرێ و لە هەرێم جێبەجێ ناکرێت. دیارە ئێمە سەردانی کۆمەڵی مؤسساتی زۆر گەورەمان کردو، هەر یعنی هەموو ئەساسە پەیوەندیدارەکان وەکو سەرۆکایەتی هەرێمی کوردستان، سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان، سەرۆکایەتی ئەنجومەنی دادوەری هەرێمی کوردستان، سەرۆکایەتی داواکاری گشتی دەستەی سەربەخۆی مافی مرۆڤ، وەزارەتی کاروباری کۆمەڵایەتی وەکو لایەنی ئەوەی کە چاکسازیەکان ئایدی ئەوانە سەردانی خودی چاکسازیەکان، زیاتر لە 60 سزادراوی ژن و پیا و لە هەرێمی کوردستانە خۆمان گفتوگۆمان لەگەڵا کردوین. کێشەکە لەوەیە زۆربەی مؤسساتی هەرێمی کوردستان ئەوان پێیان وایە کە بۆ پیشاندانی وێنەیەکی جوان و دیموکراسی لە هەرێمی کوردستان لە دەرەوە لە ناو محافلە نێو دەوڵەتەکانە پاراستنی مافی مرۆڤ و دیموکراسی ئەمە سزاکە ڕاگیراوە. بەڵام ئێمە گرفتێکی قانونی ڕوبەڕوومان بۆ تۆ. ڕاستە یەکێک لە پێوەرەکانی دیموکراسیەت و پاراستنی مافی مرۆڤ و ئەوەی کە ڕێکخراوە ناو دەوڵەتەکان و ڕێکخراوە ناوخۆیەکانیش زۆر وەنەتەوەگرتوەکانی زۆر چاویان لەسەرەتی ئەوەیە کە ئەو وڵاتانەی کە سزاکە جێبەجێ کریا جێبەجێ ناکرێت. ئەگەر جێبەجێ نەکرێت ئەوە ینی دیارە پابەند بە پێوەرە نێو دەوڵەتەکان و پرەنسیپەکانی پاراستنی مافی مرۆڤ. بەڵام ئێمە لە هەرێمی کوردستانە گرفتێکمان هەیە، گرفتەکە ڕوبەڕووی قانون بووینەتەوە لە ناو یاساکان و لە ناو قانونەکانمانە ئەم سزایە هەیە پێویستە جێبەجێ بکرێت، بەڵام بە فعلی جێبەجێ ناکرێت و ئەوەشی کە لە واقعا جێبەجێ ناکرێت و ڕاگیراوە هیچ پاڵپشتێکی یاسایی نییە. بۆ ئێمە بیرمان لەوە کردەوە زیاتر لە ماوەی ساڵێکە خەریکەوەن کە توێژینەوەیەکمان کردووە هەوڵمان ناوە بەرگێکی قانونی بکەین بەبەری ئەم دۆخەیە. ئەگەر قەرارە لە هەرێمی کوردستان سزاکە هەڵبگیرێ و ڕابگیرێ و بە تەواوەتی جێبەجێ نەکرێت، پێویستە ئێمە لە ڕووی یاساییە و بە تەواوەتی یاسایەکی بۆ دەرکەین. بەڵێ بڕگەک ئەو بڕگە و مادانی پەیوەنددارە بە عقوبەی سزای لە سێدارەدان لە هەرێمی کوردستان پەیڕۆ بکرێتەوە و جگەل هەموار بکرێتەوە و جگەل لەوەش چاکسازیەکانمان ئامادە بکەین بۆ ئەوەی کە تۆ سزاکە هەڵ ئەگری. ئێستا من ئامارێکم پێ لە هەفتەی ڕابردوو وەرم گرتووە 438 کەس لە هەرێمی کوردستانە سای لە سێدارەدانیان لە ژن و لە پیاو. یعنی ئەم ڕێژەیە بەردەوام لە زیادبوونە لە کاتێکە ئەمە بەس سزای لە سێدارەدان. ئەگەر زیندانیەکانی تر و ڕاگیرا و سزادراوەکانی تر حساب بکەین نزیکی 5000 کەسمان هەیە بە ڕاگیرا و بە سزادراوە. بۆیە ئەم ڕێژە زۆرە یعنی زیندانەکان چاکسازەکان تەحملی ناکەن کە میستافێ لێ. بۆی ئێمە ئەگەر بڕیارە عقوبەکە هەڵبگیرێ ئەبێ ئامادەکاری تەواو بکەین، ستافی تازە دروستکەین، ستافی گونجاو چاکسازی تازە دروستکەوە. ڕاستەوخۆ لەگەڵ ئەوە نین داوای ئەوە بکەن سزای لە سێدارەدان جێبەجێ بکرێ یان جێبەجێ نەکرێ، ئێوە لەگەڵەوە میکانیزمێک بدۆزرێتەوە. بەڵێ ئێمە لە توێژینەوەکەمانە زۆر بە وردی لە ڕووی قانونی و هەموو لایەنەکانمان شی کردوێتەوە. ئەو جانبەی ئەو کۆمەڵی ئەو گروپەی کە لەگەڵ ئەوەیان سزای لە سێدارەدان لە هەرێمی کوردستانە جێبەجێ کرێ ئەوەمان باس کردووە، بە وردی بەڵگە قانونیەکانمان هەمی باس کردووە. ئەو گروپەشی کە دژی ئەوەن کە عقوبەی ئەدام
جێبەجێ بکرێ پێیان وایە کە نابێ لە هەرێمی کوردستان لەم هەرێمە عقوبەکە جێبەجێ بکرێ پێویستە عقوبەکە هەڵبگیرێ یاساکان تعدیل بکرێتەوە ئەمەشمان بە وردی باس کردووە بەڵگە قانونیەکانیشمان هەمووی باس کردووە و لە کۆتاییشا کۆمەڵێک چارەسەر ماخسۆتە ڕوو بۆ ئەوەی ئەم دۆخە چۆن چارەسەر بکرێت هاوڕێیان ئێستا ئێمە ئەگەر ئەوانەی کە لەگەڵ جێبەجێکردنی سزاکەیان پێیان وایە ڕاگرتنەکەی ناقانونیە و پێیان وایە کاتێکە بۆ ئەمە کەسێکە ئەگیرێ لەبەروی ئەمی ژیانی کەسێکی سەنۆتەوە ئەمیش کەسێکی تری کوشتووە ئەمیش بە تڕۆقێکی وحشیانە بۆ ئەمە کەسێکی سەر بڕیوە کەسێکی کوشتوێتی و دوای سووتانوێتی کەسێکی لەت کردووە کەسێکی فڕانەوە دواتر کوشتێتی دەستدرێژی کردوتە سەر مناڵێک و دواتر کوشتوێتی یان بۆ نەتەقینەوەیەکی کردووە لە جەرائیمی تیرۆرە بۆیە پێیان وایە ئەبێ ئەمانە مەترسین لەسەر کۆمەڵگا بوونی ئەم کەسانە و مانەوەیان خەتەرن لەسەر ئاسایشی نیشتیمان و ئاسایشی نەتەوەی هەرێم بۆیە پێویستە ساکە جێبەجێکرێ و بەڵگەی تریشیانێ ئەڵێن کاتێکە کەسێک دێتە دەستگیرەکرێ دادگاکرێ لە ناو سەرەتا بۆنە ساڵێک 2 ساڵ دادوەرێکی لێکۆڵینەوە داواکاری گشتی و پارێزەر لەوانە ساڵە 2 خەرێکی تحقیق بن دوای ئەوە ئەچێتە مەرحەلەی دادگاییکردن کە لەبری دادوەرە 3 دادوەرمان هەیە کە دادگایەکە ئەکەن لەگەڵ دادوەرێکی داواکاری گشتی واتە ئەڵێن بەم هەموو ئیجراءات و ڕۆتینە قانونی و شکلیا بڕوا و دواتریش کە دادگا سزای لە سێدارەدان بۆ ئەم کەسە دەرەکە ئۆتۆماتیان ئەچێتە دادگای تەمیز محکەمەی تەمیزی هەرێمی کوردستان لەوێ لەبری دادوەرە سێدادوەر 12 دادوەر پەسەندی سزای لە سێدارەدانەکە ئەکەن تەصدیقی ئەکەن بە زۆرینە واتە لەو 12 ئەبێ لە 150 زائیدنیەکیان لەگەڵا بێ ئەنجا عقوبەکە تەصدیقەکرێ دواتر ئەچێتە سەرۆکایەتی هەرێم بۆ ئەوی مەرسومی هەرێمی بۆ دەرچێ بۆ جێبەجێکردنی سزاکە واتە ئەڵێن ئەگەر کەسێک بەم هەموو ئیجراءاتە قانونی و لێکۆڵینەوە و دادگاییکردنیان بڕوە دیارە بەڵگەی تەواو هەیە بۆ ئەوەی جێبەجێکرێ و پێویستە لە دواییە سزاکە بەسرا جێبەجێکرێ و بۆ ئەوەی ڕەتعێکیش بێت ترسێ بێ بۆ کۆمەلگا بۆ ئەوەی کە دووبارە تاوان ڕوونایەتەوە بەس ئەگەر ئێمە سزاکە جێبەجێ نەکەین لەوانەیە خەڵکی تریش بەنابەرێتە بەر جەرایمی کوشتن و ئێستا بین لە هەرێمی کوردستانە زۆر جارەها ڕێژەی تاوان زیای کردووە تاوانی جۆر بە جۆر یعنی کوشتنی جۆر بە جۆر زیای کردو بۆی ئەم گروپە پێیان وایە کە بێ سزاکە جێبەجێکرێ وەکو تەعویزکردنەوەیەکیش بۆ کەسوکاری ئەو کەسەی کە کوژراون بۆیە پێیان وایە ئەبێ ئەم سزای جێبەجێکرێت گروپەکەی تر بە پێچەوانەوەن ئەوە گروپەکەی تر پێیان وایە نە ئەبێ سزاکە هەڵبگیرێ سزاکە جێبەجێ نەکرێ بۆ ئەوەی ئێمە وێنەیەکی جوانی هەرێمی کوردستان پیشان بین لە دەرەوە ئەمە یەک دوو پێیان وایە کە ئەبێ دەرفەتێکی تر بدرێتەوە بە ژیان بۆم کەسانە ئەم کەسانە زۆربیان هەیە لە دوای ئەوەی کە جەریمەکەی کردو پەشیمان بۆتەوە یان لە وەسعێکی دەرونی زۆر سەختا بۆ یان تووشی نەخۆشی نەفسی بووە یان بۆ نمونە لەژێر کاریگەری مادە هۆشبەرەکان و یان بۆ نمونە سەرخۆشی و مەستیا بووە لەو کاتەیە تاوانێکی لە دەست ڕوویاوە ناکرێ ینی بۆ ئێمە ژیانی لێبسەنینەوە بەڵکو پێویستە دەرفەتی بینەوە پێویستە چاکسازیەکان چاک بکەین ئەم کەسە دووبارە چاکسازی تیا بکەین شیانەوەی بۆکەین دووبارە ئامادەکەینەوە بۆ کۆمەڵگا بۆ تاکێکی بە سوودی لێ دەرچێ و پێیان وایە کە ئێستا لەبەر ئەوەی ژیان پێشکەوتووە ئەتوانین لە ڕێگای توێژەری کۆمەڵایەتیەوە لە ڕێگای کۆرساتی دەرونی و چارەسەری دەرونی و ئەم کەسانە دووبارە چاکسازیان تیا بکرێتەوە و دەرفەتێکی ژیانیان بدرێتەوە و سزاکە جێبەجێ نەکرێت خاڵێکی تر کە پشتی پێ ئەبەستن پێیان وایە ئەم سزایە زۆر جار ینی دادوەر و دادگاکانی ژیانی هەڵیتیا ئەکرێ ئەگەر بۆ نمونە سزایەکی سێداری کەسێکدا دوای ساڵێک 2 ساڵ دەرکەوت کە ئەم کەسە ئەوە نەبوو کە ئەو جەریمەی کردووە عقوبەکەش بەسرا جێبەجێکرەوە کە تۆ کوشتت یعنی بۆ نسزاکە وەسرا جێبەجێکرەوە کاتە ئەگەر دوای دەرکە و قەرارەکە هەڵەبوو تۆ ناتوانێت ژیان بۆم کەسە بکەن چازە لە دەست چۆ بەڵام ئەگەر ئەم کەسە مابێ ئەتوانین بە فترەی 20 ساڵ 25 ساڵ 30 ساڵ هەرچەندێ بێ عقوبەکە بگۆڕین بەمە ئەم 30 ساڵەش ئەم کەسە بە خۆیان ئەچێتەوە چاکسازی تیا ڕوئەیە دواتر ئەتوانێت دەرفەتێکی ژیانی بینە و بێتەوە ناو کۆمەڵگا بۆیە ئەم گروپە بە تەواوەتی دژی ئەوەن کە سای لە سێدارەدان لە هەرێمی کوردستان جێبەجێ خاڵێتیش توخوا بیرم نەچێ ئەم پێیان وایە ئەم گروپە لەبەر ئەوەی تۆ لە وڵاتێکا بی کە یاسا بە تەواوەتی سەروەر نەبێ دادگاکان سەروەر نەبن بۆیە ناتوانانی لە مؤسسەیەکی بەو جۆرەیە سزای لە سێدارەدان جێبەجێ بچووکە سزایەکە قورسترین سزایە تۆ ژیان لە کەسێک ئەسەنی تۆ ئێمە هەر بیرمان نەچێ ئەمە لە توێژینەوەکەش ئاماژەمان پێیەوە لە عێراقا سزای لە سێدارەدان وەکو باسم کرد وجودی هەیە یەکێ لەو مادانەی کە وجودی هەیە لە یاسای تیرۆر ڕقم 4 ساڵی 2005 یاسای تیرۆریانە کە لە سێدارەدانیتە یعنی بەهۆی ئەوەی کە عێراق وڵاتێکی تائیفیە شیعە ئەو سوننە و دواتر لە 2006 تا 2008 شەڕێکی خوێناوی قوڵ و ئەوانە لە نێوانیانە هەبوو زۆر جار ئێستا لە ناو بەغا و لە جنوبا پێی ئەڵێن بەو مادەی تیرۆرە پێڵ ئەربع سوننی واتە شیعەکان کە دەسەڵاتداری ڕەهان لە عێراقا ئەگەر ناکۆکیەکی تائیفیان هەبێت لەگەڵ سوننەکانە کەسێکی سوننە ئەگرن مادەیەکی ئیرهابی تیرۆری بۆ دروست دەکەن و
محکمەیەکی ئەەکەن و عقوبەکەشی بەسرات ئەدەن یاسا بڵین عقوبەی سێدارە و دواتر جێبەجێشی دەرفەتێکە بۆ ڕق و تۆڵە بۆ جێبەجێکردنی بۆ نمونە ئەو ناکۆکیە تائیفیانە بۆ ئەوەی ئەو ناکۆکیە تائیفیان لەناو قانونەکانە بە بەرگێکی قانونیا ئیکەن و عقوبەی ئەدان بۆیە ئەڵەن لە وڵاتێکی وەکو عێراق کە یاسا سەروەر نییە کە بۆ نمونە شەڕی تائیفی هەیە کە ململانەی تائیفی و مەسەبی هەیە ناکرێت سزای لە سێدارەدانی تیا جێبەجێ بکرێت. باشە کاک کارمەند ئەو توێژینەوەی کە کردوتانە باس لەوە کرد کە دابەش بۆ بەسەر دوو گروپە بێگومانەمە لە ئەنجامی ڕاپرسیەوە بۆتان دەرکەوتووە کە ئەم بۆ چوونانە چۆن کاڵەکە بوون لێرەدا بۆ چوونەکان زیاتر لەسەر کام لایەنە دەیانەوێت کام یاسا جێبەجێ بکرێت یاخۆ دەیانەوێت نەکرێت بێگومان توێژینەوەکان دەتوانین بڵین دەکرێتە یەکلاکەرەوەی زۆرێک لە بارودۆخەکان. بەڵێ وڵای ئەگەر ئێمە بە وردی وەکوتم ساڵە زیاترە خەریکین لەمای ئەو ساڵە گەشتن سەردانی زۆر خەڵکی ئەکادیمی وەکو وتمان مؤسساتی پەیوەندیدار مامۆسایانی جامیعات دادوەرە بە ڕێزەکان سەردانی زۆر کەسمان کردووە توێژەری کۆمەڵایەتی خودی زیندانیەکانەوەی سزادراوانی سێدارەمان کردووە ئەم جەدەلە جەدەلێکی مێژووی و تاریخی هەر هەیە باش یعنی زۆر بە ئاسانی یەکلا نابێتەوە چکە ئەوانەی کە لەگەڵ ئەویان سزاکە جێبەجێ بکرێ بەڵگەی قانونی خۆیان هەیە ئەوانشی کە لەگەڵ ئەویان سزاکە هەڵبگیرێ بە هەمان شێوە بەڵگە و دلیل و مبڕری خۆیان هەیە بۆیە ئێمە هەردوو جانبەکەمان بەوردی باس کردووە بەڵگەکانیشیان بەهێزە بەڕاست و پارێزەرێک ئەگەر قسە بکەیتەوە خۆت لە دەرەوەی ئەکادیمی بوون و بواری توێژەر بێگومان ڕێی خۆی ناڵێ لە توێژینەوەکە مەگەر دواتر لە کۆتاییە قسەکانی خۆیەکە بەڵام ئەگەر لێرە وەکو پارێزەرێک ڕێی خۆت بڵێ وەڵای من ئەوەی کە خۆم بە حکمی ئەوەی کە توێژەریشم لە ناو جامیعەکانە ئیشەکەم جامع ئیسلێمانی و لە هەمان شەوە لە ناو دادگاکانیشە ئەوەی بوون بە دوو گروپەوە گروپی ناو دادگاکان ئیتر هەر لە دادوەرەکانی لێکۆڵینەوە هەتاوەکو دادوەرەکانی تەمیز یعنی ئەتوانم بڵێم لە 95 لەگەڵەوە سزای لە سێدا لەگەڵ دادوەرەکانی داواکاری گشتی ئەمان لەگەڵ ئەویان سزای لە سێدارەدان جێبەجێ بکرێت جێبەجێ بکرێت ئەوان لەگەڵیان مەگەر یعنی کۆمەڵێک خەڵکی زۆر کەم وەکو کاک حاکم ڕزگار کە ئێستا و پێشتر لە محکەمەی تەمیز بوو ئەوەی کە سەدامی محکەمە کرد ئێستا تەقاوت بووە ئەو دژێتی بۆن یعنی ئاوە بۆوانە بەدەست ئەژمێرێ زۆر کەمن باقیاتی زۆرینەی ڕەهایان لەگەڵیان سزای لە سێدارەدان جێبەجێ کرێت چکە پێیان وایە لەگەڵ بەرەو پێشچوونی کۆمەلگایە تاوانی زیای کردووە و جۆری تاوانەکانی زیای کرد ئەگەر لەم ساڵان ئەوان پێیان وایە لەم ساڵانی ڕابردووە سیرکەی ڕێژەی تاوان جگەلەوەی کە زیای کردووە یعنی خەتەریەتیان بۆ سەر کۆمەلگا زۆر زیای کرد ینی بۆ نابین چەنەها خەڵک سەر بڕاو هەر ڕۆژچاوەکەینەوە سیرەکەن لە سوشال میدیا دانراوە دووسێ تاوان چەنەها خەڵک تاوانی خێزەوەن ڕێگەکانی ئەنجامدانی زۆر ویستم ئاماژە بۆ کەم ینی چەنەها خەڵکەیە کە ئەشی کوژێ دوای کوشتنەکە لە توپەتیەکە دوای کوشتنەکە ئەی سووتێنێ دوای کوشتنەکە بۆ نمونە ئەی خاتە زێرابەوە یان لەشی ئەشێوێنێ بۆ ئەندامەکانی جستەی چاوی دەرێنێ گوێی ئەبڕێ ینی کۆمەڵە جەریمە لەم ساڵی داهاتووە ئەوش بەهۆی کاریگەری تەکنۆلۆژیا و کۆمەڵی بۆعدیتری هەیە باگراوەندێکی ئاسانکاریەکە بەڕێگاکان وەسایلەکانی تەکنۆلۆژیاش ئاسانکاریە بەتایبەت کەسێک لە یوتیوب یان لە هەر کۆڕێکی تر سێری ئەو شتانە ئەکا فێری تونوتیژیە بەیان بۆ ئەو ڤیدۆی گروپە تونڕەوەکانی وەکو داعشوانە بۆی ئەمە کاریگەری کردوتە سەرەوەی ڕێژەی تاوانزیابێ و وەسائلەکانی ئەنجامدانی تاوانزیان بۆیە ئەوان پێیان وایە خۆیان لەناو دادگاکانن پێیان وایە بێ عقوبەکە جێبەجێ بکرێ بۆ ئەوەی کە ترسێک لە کۆمەلگایە دروست بێ کە خەڵک تاوان ئەنجام نێت ئەوانی تر وەکو باسمان کرد ڕێکخراوەکانی نێودەوڵەتی بە تایبەتی ئەمنستی ئینتەرناشناڵ و ڕێکخراوە لۆکاڵەکانیشمان ئەوانەی لە بابەتی مافی مرۆڤان و بۆ نمونە دەستەی سەر بەخۆی مافی مرۆڤ بۆ کۆمەڵێ مؤسساتی ترمان هەیە کەسانی ئەکادیمی توێژەرەکان و ئەو جانبەش کە پێیان وایە کە بۆ نمونە لە هەرێمی کوردستانە یاسا بە تەواوەتی سەروەر نییە و دادگاکانیشمان ینی بۆ نەزەختێکی زۆریان لەسەر ڕێژەی دادوەر و داواکاری گشتی کەمە وەسائلەکانی لێکۆڵینەوە تحقیق عفوکەی وەسائلی لێکۆڵینەوە و تحقیقەکانمان وەکو وڵاتە پێشکەوتوەکانە بووە ئەڵێ ناکرێت لەسەر ئەساسە کە تۆ نە وەسائلی تحقیق پێشکەوتو تێ بەرامبەر ینی بە بەراورد بە وڵاتانی پێشوو نە ئەوەی ڕێژەی دادوەر و داواکاری گشتی و ئەوانت کە بە گوێرەی پێویستە بێ بەڵێ بۆ یاساش بە تەواتی وەکو باسمان کە لە عێراق و لە هەرێمی کوردستانە سەرۆنە بۆ یاڵەن خەتەرە مەترسێکی گەورەی لەسەر ژیانی ئەو سزادراوە و لەسەر
هەیبەتی هەرێمی کوردستانیش و بۆ ئەوەی لە هەرێمی کوردستانش ئەوەی کە ئێستا لە هەرێمی کوردستان لە دەرەوە لە مەحافلە دەوڵەتەکانە بۆ ناوێنێکی جوانی هەڵم بۆی ئەو وێنەیە پارێزراو بێ ئەبێ عقوبەکە هەڵبگیرێ و ئێمە ئەگەر سەیری ئەزمموی وڵاتان بکەین ئێستا زۆرینەی وڵاتان بەرەو ئەوواچن کە ساکە هەڵبگرین لە ساڵی 2010 ئەمنستی ئینتەرناشنال راپۆرتێکی گەورەی بڵاو کردوتەوە لە ئێستاەت لە هەموو ئاستی جیهانە تەنها 56 وڵاتمان هەیە کە ساکە جێبەجێ ئەەکەن شش وڵاتی تر ساکەیان هەڵگرتووە بە جۆر زیندانیەکان ئێمە بەڕاستی بۆ نمونە لە ناو سلێمانیە توێژینەوەکەمان کردووە لە ناو چاکسازی ژنان و مناڵانی سلێمانی 11 سادراوی ژنی تایە کە سزای لە سێدارەدانێنێ 11 ژن مقابله هەر 11یانمان کردووە لە ناو چاکسازی گەورانە 146 کەسی تایە تقریبا مقابلی 46 ئەوانیشمان کردووە چکاوان ڕێژەکەیان زیاترە بەڕاستی بەشێکیان هەیە لەوانە بێزار بوون پێیان وایە ئەڵێن یعنی خەڵکی تایە لە ساڵی 1992 سزای لە سێدارەدانی هەیە بەڵام تا ئێستا لە چاوەڕوانە مەسیری داری نەکراوە یعنی نازانێت سزاکە جێبەجێ ئەکرێت جێبەجێ ئەنێ و کاتە کە ئێمە مقابلمان کردو ئەڵێ و کاتە کە ئێمە هاتوونە ناو زیندانەوە هەرزەکارێ بووین گەنجێ بووین 20 ساڵ بووین بەڵام ئێستا سەرۆڕیشیان سپی بۆ زۆر پیر خەڵکی تریتیای 80 ساڵە یعنی تەمەنی گەشتونە تا قۆناغی حەز بکەن سزاکە جێبەجێ بکرێ بە سەریانە و لە چاوەڕوانیە نەمێنن خەڵکی تایە تەمەنی 80 ساڵە 70 ساڵە و سزای لە سێدارێدانی هەیە یعنی ئێمانە ئەڵێن ئەگەر ئێمە سزاکەمان بەسەرا جێبەجێکرا ئێستا لەبیر کە سوکاریشمان چوبوونێتەوە کۆمەڵێکی تریشیان یعنی تووشی نەخۆشی نەفسی بوون ئەڵێن هەموو ڕۆژێک کە دەرگاکە ئاکرێتەوە زیندانەکەی مەفیمان وایە دیگەن پەلێکێکمانەگرن و ئەی خۆچی بوو بە کورتی بەس با ئەوەش بۆ تەواوکەم یەک یارمەتیم بێ کۆمەڵێکی تریان تووشی نەخۆشی نەفسی بوون کۆمەڵێکی تریانەوەی مناڵ و مناڵەکان خێزانەکانی پەرتەوازە بوون خێزانەکانیان لێیان جیابوونەتەوە مناڵەکانی کەوتون سەرجادا بەشێکی دەچیان بە پێچەوانەوە ئەمە ئەوە باسکەم یعنی بەهۆی ئەوەی کە ساکە جێبەجێ ناکرێت و یەکلاژ ناکرێتەوە ئێستا لە ناو چاکسازی سلێمانی و هەولێروانەشا زۆر خەڵکی تایە سزای لە سەدارەدانیان هەیە و دووبارە زەواجەکەنەوە یعنی ئێستا نمونەمان هەیە پیاوەکە لەگەڵ ئەو ژنەکە زەواجیان کرد هەردووکیان سای لە سێدارەدانیان هەیە لە ناو زیندانە زەواجیان کردەوە مناڵیشیان هەیە مناڵەکەشیان تا فترەی 2 ساڵی شیرەخۆرە تەواوی لای دایکیان بووە و چاکسازی مەسروفاتی شیر و دایبی و بڵێن نەفەقەی کێشا بژەی بۆ دامیکرۆ لە دوای 2 ساڵی چۆتەوە لای کەسوکارەکە یعنی ئەم کارەساتی زۆر گەورەیە لەبەرەوەی کە ئەم مەسیریان یەکلا نەکراتەوە بۆیە ئێمە لە توێژینەوەکەیە کۆمەڵێ چارەسەرمان خستۆتە ڕوو بۆ ئەوەی کە مەسیری ئەم سزادراوانە چارەسەرانە بکەیت لەبەرەوەی بتوانین فریاب بکەین ئێمە چارەسەرەکان لەسەر دوو ئاستە ئاستێکیان ئەوەی ئەو 438 کە ئێستا هەیە ئەبێ چارەسەرکی بۆ بدۆزینەوە لەبەر ئەمە ڕۆژەکە بە تەواوەتی زیاکە بۆ خەڵکمان تەیە 20 ساڵە 25 ساڵە 30 ساڵە 15 ساڵە لە چاوەڕوانی ئەوەی ئاستاکە جێبەجێکرێ یا جێبەجێ ناکرێت ئاستی دووەمیشان ئەوەیە بە شێوازێکی چارەسەرێکی ڕێژەیی و بنەڕەتی بۆ بدۆزیتەوە چارەسەرەکان بۆ ئاستەی ئێستا ئەو 438 کەسە ئێمە دووسێ حاڵەتە یەکەمیانەوەیە بە گوێرەی یاسای سەرۆکایەتی هەرێم مادە فقرە حوتی یاسای سەرۆکایەتی هەرێم سەرۆکی هەرێم سەلاحیەتی ئەوە هەیە کە ئەوانەی عقوبەی ئەدامیان هەیە بە عەفویەک عقوبەکەیان بۆ دابەزێنە بۆ زیندانیکردنی هەتا 20 ساڵ ئەمە ئەتوانێت بۆ ئەمانەی کە 20 ساڵیان تێپەڕانەوە 25یان تێپەڕانەوە 15یان تێپەڕانەوە بە گوێرەی مەرسومێکی سەرۆکایەتی هەرێم بحلێک بۆمانە بدۆزێتەوە بەڵام بۆ ئاستی دووەم کە پێویستە لە بنەڕەتەوە لە ڕیشەوە چارەسەر بۆ دۆزینەوە کۆمەڵە حاڵەتێکی لە حاڵەتەکان ئەوەیە کە ئەم سزایە بگۆڕی بە مەدەل حیات ینی هەتایە بەڵام ئەمەش لە ناو سیستەمی یاسای عراقی جگای نابێتەوە شتێکمان نیە بە ناوی زیندانیکردنی هەتایی ئەوەی کە هەیە تا 20 ساڵە بەڵام ئەوەی کە ئێستا لە ناو واقعەکەیان ئەمانە کە ساکە جێبەجێ نەکرێت بە واقعی گەشتونەوەی کە مەدەل حیات بێ بەڵام ئاستی چاکسازیەکانمان و شێوازی سیستەمی چاکسازیمان تحمل ئەوە ناکە بۆیە ئەم چارەسەرە بە گونجاو نازانێکی لە چارەسەرەکانی تر ئەوەیە کە لە ناو میسریشە قانونیەکەی لە میسر لە ساڵ 71 دەرچووە ڕقم 15 ساڵ 1970 مادە 185 باسی ئەوەکە لە میسر بڵێن تا ئێستا سزاکە جێبەجێ ئەکرێ بەڵام وەکو هەرێم جاری وایە عقوبەکە ڕائەگیرێ ئەڵێ ئەگەر هاتوو بە هەر سەبەبێک کەسێک عقوبەی ئەدامی هەیە 25 ساڵی بەسەرا تێپەڕی سزاکە جێبەجێ نەکرا بە هەر سەبەبێک ئەوە لە دوای 25 ساڵەکە ئەم سزاکە عقوبەکە سقوودەکە بەڵام ناو قانونەکانیش هەرمێنێتەوە ئێستا ئێمە بۆ ناو هەرێمی کوردستان پێمان وایە ئەمە حلێکی زۆر باشە دەکرێت بەڵێ لە دوای 25 ساڵ واتە لە ناو یاساکانە عقوبەی سێدارەت هەر ئەمێنێ ئەگەر جێبەجێکرا ئەوە باجب ئەگەر جێبەجێش نەکرا وەکو ئەوانەیە کە ئێستا هەیە لە ناو یاسای عراقی و هەرێمی کوردستانە عقوبەکە هەیە لە هەرێمی کوردستانە بەڵام جێبەجێ ناکرێت و خەڵکیشمان هەیە گەشتۆتە 25 ساڵ ئەوانە بۆیە ئێمە ئەم بە حلێکی باشە زانین کە لە پەرلەمانی کوردستان
ئێمە بە دکتۆر ڕێوازشمان وتۆ بە هەموو ئەساتەکانی تریشمان وتۆ و هەموو چارەسەرەکان مەخسۆتە بەردەستیان قانونێک دەربکرێ بۆ ئەو کەسانەی کە سزای لە سێدارەدانی لە هەرێمی کوردستان ئەگەر هات و ساکە جێبەجێ نەکرا 25 ساڵ بەسەر قرارەکەی تێپەڕی ئەو کاتە عقوبەکە هەڵبگیرە ئەم کەسە ئازاد بکرێ و دەرفەتێکی تر بێتەوە بەم کەسانە بەڵام هەتا بتوانرێت پێویستە ئاشتەوایی بکرێت لە ناو دوو تەرەفەیە بۆ ئەوەی کە ئەم کەسانش زۆربەی جار کە ئازادەکرێن لەوانە لەلایەن کەسوکاری کوژراوەکە بکوژرێن ڕاستە کێشەیەکی کۆمەڵایەتی لەکۆڵان نابێتەوە کارمن مححمود پارێزەرە ڕێوشکار سپاس بۆ ڕوونکردنەوەکان زۆر سپاس کە لەگەڵمان بوویت. سپاس بۆ ئامادەبوونت.